بڕیارەکانی دادگای فدراڵی ئەو بڕیاران بە تایبەتی لەم چەند مانگەی کۆتایی و لە کۆتاییەکانی ساڵی 2023 زۆرترین بەرکەوتنەکانمان زۆرترین ویستنەکانمان لەبارەی بڕیارەکانی دادگای فدراڵی بۆ بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان ئاشنا بووین بە بڕیارەکانی دادگای فدراڵی سەلاحێت و ئەو دەسەڵاتانی کە هەیەی دەتوانێت جێبەجێ بکرێت و بەبێ تانەدان لە بڕیارەکانیشی لایەنی پەیوەندیدار و بە کۆی گشتی دەسەڵاتەکان لەناو دەوڵەتدا پابند دەبن بە بڕیارەکانیەوە. ئێستا بە پێوی زانیاری کە لەلایەن لیژنەی یاسای ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە بڵاوکراوەتەوە کە جۆرێک لە ناکۆکی لە نێوان دادگای پێداچوونە و دادگای فدراڵی هەیە سەبارەت بە بڕیارەکانیان و سەلاحەت و ئەو مافانی کە هەیەە لە جێبەجێکردن دەرکردنی بڕیار و یاساکان لە ناو عێراقدا لەسەر ئەم بابەتە دەوستین و یاسا تا چەند جێبەجێ دەکرێت لە ناو عێراقدا بۆچی ئێستا بۆ یەکێک لە کێشە باوەکان لەگەڵ بەڕێز هاوڕێ تۆفیق وەکو یاساناسی لێرە ئامادەی هەیە گفتوگوی بابەتەکەی لەگەڵدا دەکەین. کاک هاوڕێ زۆر سپاسی ئامادەبوونی جەناب دەکەم. عێراق یەکێکە لەو مەیدانانەی کە بە بەردەوامی کێشە سیاسیەکان و کێشە یاساییەکان کێشە ئابوووریەکان تیدا هەڵدەقڵێ جمەی دێ لە هەواڵ و خەبەری نوێ. ئەم بڕیارەیە خود ئەم هەواڵە نوێی کە وەکو دەنگۆیەک بڵاوکراوەوە دەمەوێت زانیاریەکە لە جەناب وەربگرمەوە کە کێشەیەکە بێ لە نێوان دادگای پێداچوونە و دادگای فدراڵی ئەمە چییە کە بڵاوکراوەتەوە؟ بێگومان ئەمە هەواڵێکی ڕاستە دەنگۆ نییە ڕاستیەکە کە هەسی پێکرێ و گەشتۆتە ڕەتکردنەوەی بڕیاری یەکتری و بۆ ئەوەی لەم ئاڵۆزیە تازێ تێبگەین پێویستمان بەوا بێ پێشەشیەشی کورت باس بکەین هەتاوەکو بینەر و هەموو ئەو خەڵکانی ئەم چاوپێکوتنە ئەبینن وەڵامی شەڕێک و پێشان دەست بکەوێەوە بە تەواوەتی لە بابەتەکە تێبگەن. یەکەم هەموو وڵاتێک سیستەمێکی هەیە. ئێمە لە عێراقا بە ژێرەی دەسوور سیستەمێکی پارلەمانیمان هەیە کە پێک هاتووە لە سێ کۆڵەکەی سەرەکی باڵەخانەی دەوڵات پێک هاتووە لە سێ پای سەرێکی یەکیشیان یاسادانانە پەرلەمانە ئەوی کەیان دەسەڵاتی جێبەجێکردنە کە پێک دێ لە ئەنجومەنی وەزیران وەزیرەکان و سەرۆکی حکوومەت و هەروەها سەرۆک کۆمار. دەسەڵاتی سێم دەسەڵاتی دادوەریە کە خۆی بینێتەوە لە دادگای تەمیز و دادگای فیدراڵی و ئەو دادگایانیتی کە لە پارێزگاکانە دروست بوون کە دادگاکانی تاوان و کەتن و کاژێڕی و چەنەها جۆر دادگای ترە. ئێستا پێشاتێکی تازە دروست بووە. چییە؟ ئێمە لە هەموو ئەم ساڵانە بە بەردەوام بکو بە ڕێزێ باسی کرد جۆمان لە ئاڵۆزی و بریەکەوتن و ململانێ ئەبێ لە نێوان وەزیرێک لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ مادەیەک یا قانونێکی پەرلەمان کێشەی هەیە لەگەڵ حکوومەت وەزیر متمانی لێسەنراوەتەوە پرسیار نێنراوە بۆ سەرک وەزیران ئەمانە بە بەردەوامی ئێمە ئاگایاری و بینیومان و بیستومانە. بەڵام لە ناو ئەم ڕەشەبای ئاڵۆزیانە دەسەڵاتی دادوەری تا ڕادەیەکی زۆر کێشە ناوخۆیەکانی هەرگیز نهاتۆتە دەرەوە بەڵکو لە ناو ژیانی دادوەری عێراقا ڕێڕەوی دادوەری بە شێوەیەکی سروشتی ڕۆیشتەوە. ئێستا کێشەکە چییە؟ دادگایەکمانەیە ناوی دادگای فیدراڵیە کە ئەم دادگایە بە ژێرەی دەستور دروست نەبووە بە پێی قەرارێکی سەردەمی پۆڵ بریمەر کە حاکمی ئیتیلافی مەدەنی بووە دروست بووە و کە دەستور نووسراوەتەوە دیاری کراوە کە ئەبێ دادگای فیدراڵی چۆن بێ و لە ناو قانونەکەشیا چەند بڕگەیەکی سەرەکی چەسپێنراوە. پەرلەمان زۆر هەوڵیە کە قانونەکە تێپەڕێنێ بەداخەوە بەهۆی پەسەند نەکردنی داواکاری گەلی کوردستان لە ناو پەرلەمانی عێراقا نەیانتوانی دادگای فیدراڵی بە ژێرەی دەستور دروست بکەن و کاتی خۆی کە دەستور نووسراوەتەوە گەرانتیەک ڤیتۆیەکی تایە بۆ گەلی کوردستانە ئەویش ئەوەیە کە ئەبێ دەنگان لەسەر قانونی فیدراڵی بە دوو لە سەرسەی هەموو ئەندامان بێ وەتە بەبێ کورد ناتوانرێت دادگای فیدراڵی بە ژێرەی دەستور پێک بێنێت. باش ئێستا دادگای فیدراڵیمانەیە دادگای تەمیزمانەیە. دادگای تەمیز پەیوەندی هەیە بە ئیشوکاری دادگا ئاسایەکانەوە. دادگای فیدراڵی پەیوەندی هەیە بە شەشە دەستوریەکانەوە دوو دادگای جیاوازن ئیشەکانیان زۆر لەکتری جیاوازە. یاسای خانەنشینیمانەیە لەم یاسایە بڕگەیەکی تایە تایبەتە بە مەسلەی دادوەر کە چۆن دادوەر خانەنشینە بێ. خۆی یاساکە گشتگیرە تایبەتە بە خانەنشینکردنی هەموو فەرمانبەرانی دەوڵەت و مادەیەکی تایە تایبەتە بە دادوەران و داواکاری گشتی. ئەڵێ چی؟ ئەڵێ دادوەر خانەنشینە بێ لەم حاڵەتانی خوارەوە. ئەگەر هاتوو لە کاتی کارەکەیە کۆچی دوایی کرد ئەگەر هاتوو خزمەتی کاری دادوەری یعنی حاکم بێ دادگای تەمیز نەنە ببوورێ مەجارە باسی قانونی خانەنشینەکەین کە ئەمە سەرچاوی شێشەکەیە
ئەم پێششە بۆیە باسەکەم ئەلێرە بۆمبەکە تەقیەوە قانونێکمانەیە بە ناوی قانونی خانەنشینی کە تایبەتە بە هەموو فەرمانبەرانی دەوڵەت مادەیەشی تایە ئەڵێ دادوەر لە دادگاکان لەگەڵ داواکاری گشتی خانەنشی نەبن ئەگەر هاتوو کۆچی دواییان کرد ئەگەر هاتوو 30 ساڵ بەسەر خزمەتی دادوەری یا داواکاری گشتیا تێپەڕی یان خزمەتی دادوەری خۆیان کە لە سەر و 65 ساڵە خانەنشی نەبن باش دادگای فیدراڵی یەکێک لە دادوەرەکانی کە ناوی بەڕێز کاک عەبدوڕەحمانە کە دەستی لە کارکێشایەوە خانەنشین بوو ئەم دادوەرە بەڕێزە ئێستا نا چەندەها مانگ پێش ئێستا چۆ سکاڵای کردووە لەکوێ لە بەردەم دادگای فیدراڵی خۆی ئەندامی دادگاکەیە بەڵام وەکو دادوەرێک سکاڵای کردووە لەسەر چی لەسەر ئەو مادەیە دادگای فیدراڵی بڕیارێکی دەرکردووە ئەڵێ مەبەست لەو بڕگەیە لە قانونی خانەنشینی کە ئەڵێ ئەبێ 30 ساڵ بێ مەبەستەوە نییە 30 ساڵ حاکم بێ 30 ساڵ خزمەتی هەبێ جاو خزمەتە پارێزەر بوو بێ یاریدەدەری داد بوو بێ فەرمانبەر بوو بێ لە دایری کارەبا فەرمانبەر بوو بێ فەرمانبەری دەوڵەت بوو بێ کە بوو بە 30 ساڵ خانەنشینە بێ بە لە 180 موچە باش دادوەرێک لە شرگات لە دادوەری لێکۆڵینەوەی لە شرگات لە مووسڵ خزمەتی ساڵانی پێشووی هێناوە لەگەڵ خزمەتی حاکمیەکە کردوێتێ 30 ساڵ چۆ خۆی خانەنشینکە ئەنجومەنی دادوەری ڕەتیان کردوەوە توانە تۆ 30 ساڵە حاکم نیت تۆ ئەوەنگە ساڵە حاکمی باقیەکەی تری ئەو ساڵانی کە هێناوتە خۆ تۆ حاکم نەبووی ئەوش توێتی ئاخرەوە بڕیاری دادگای فیدراڵیە ئەڵێ بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەڵێ هەموو خزمەتێک ئەخوا یعنی با من حاکم نەبوو بێتم 10 ساڵ حاکمم بەڵام 20 ساڵ خزمەتی ترمەیە خانەنشینم کەن و لە 180 بنێ داواکەیان ڕەت کردوێتەوە ویسوەتە محکەمەی تەمیز دیسان شکاتی کردوێتەوە محکەمەی تەمیز لێرەوە بۆمبەکەی تەقانەوە ئەڵێ چی ئەڵێ ئەو بڕیارەی دادگای فیدراڵی لە پسپۆڕی ئەو نییە ئەم بڕیاری کەسە بۆ کاری خانەنشینی حاکمڵێ لێرەوە چیرۆکەکە لە قیتری لێبێتەوە ئەڵێ ئەم بڕیارە وەکو ئەوە بە مردووی لەدایک بوو بێ و هیچ ئەنجامیشی نییە و نابێت دادگای فیدراڵی دەست بخاتە ناو کۆمەڵە بابەتێکەوە کە پسپۆڕی ئەو نییە و نابێت دادگای فیدراڵی هیچ یاسایەک هەڵ بۆشێنێتەوە لە بەرەوەی هەڵوەشانەوەی یاسا لە دەسەڵاتی یاسادانانە لە دەسەڵاتی پەرلەمانە و پێویستی بە دەستێوەردانی یاساییە و ئەمە کاری دادگای فیدراڵی نییە و دادگای فیدراڵی زیادەڕۆیی لە کار و چالاکیەکانی خۆیەکات و نابێ هیچ یاسایەک هەڵبۆشێنێتەوە ئەم قسەیە بێ ورد بینەوە ئێمە باسی خانەنشینبوونی حاکمێکمان کرد کەواتە ئێستا بەپێی ئەم بڕگەی دادگای تەمیز بێ یاسای نەوت و گازی هەرێم هەڵنەوەشاوەتەوە پێشووتر دادگای فیدراڵی بە بڕیارێک یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی هەڵوەشانەوە ئەڵێ ئەم یاسایە ناکۆکە لەگەڵ دەستور چالاشی نەوت و گاز چالاشیشی فیدراڵیە لە دەسەڵاتی حکومەتی مەرکەزیە یاسا چی دەڵێت کامیان ئەم تاعنەی کامیان دروسترە لە ڕووی یاساییەوە دادگای پێداچوونەوە یان دادگای فیدراڵی ئێستا دوو دادگامانەیە دوو بڕیارمانەیە وام دوو دادگا دوو ئاراستی جیاوازیان وەرگرتووە و هەر بۆ زانیاریشە جگە لەمە پەیوەندی هەبوو بە مەسەلەی قانونی هەڵبژاردنەکەەوە سەرۆکی حکوومەت لە بەردەم دادگای فیدراڵی شکاتی کرد بۆ گەڕانەوەی کورسی کۆتا بەڕێزێکی مەسیحیش کە سەرۆکی حزبێکی مەسیحیە لە بەردەم دادگای تەمیز شکاتی کردووە ئاڵێن ڕێساکانی کۆمیسیۆن ئەبێ لە بەردەم کۆمیسیۆنتانی لێ بدرێ و دوایی بڕۆی بۆ دادگای تەمیز بە ژێرەی قانونی هەڵبژاردن ئەمە ڕێکارە ڕاستەکەیە ئەوەی کە بچیتە بەردەم دادگای دەستوری ڕێکارێکی هەڵەیە و جارێکی تر دادگای تەمیز کاتی خۆی ئەم قسەیە کرد دادگای فیدراڵی بەیاننامەی لەسەر دەرکردن وتی ڕاستە ئێمە بەس ئیشمان تانە قانونیەکانە بەڵام لە دەستورە ئەڵێ یاساکان و ڕێساکانیش القوانین و تعلیمات النافیزە بە عەرەبی وای پێڵێن بەهەرحاڵ ئێستا لە نێوان دوو دادگا بووە بە کێشەیەکی گەورە ئەمە پێشاتێکی تازەیە کە ململانێ لە عێراق چۆتە ناو دەسەڵاتی دادوەری دادگای تەمیز و دادگای فیدراڵی بەرامبەر بە یەک وەستاون دوو بڕیاری دژبەیەک بڕیاری کامیان ڕاستەکە وەکو جەنابەت باست کرد لە ڕاستیا کەس نازانێت بۆچی لەبەری لە ناو دەستوری عێراقەوە باز نەکراوە کە بڵێ بڕیاری چیان بەهێزترە و چیان لاواسترە بەڵکو دادگای فیدراڵی ئیشی پەیوەندی هەیە بە مەسەلە دەستوریەکانەوە دادگای تەمیز پەیوەندی هەیە بە دادگا ئاساییەکانەوە باشە بەس کاک هاوڕێک بەپێی دەستور هاتووە ئەوەی کە تا ئێستا بە خەڵک گەیشتووە لەلایەن کەسانی یاسایی و شارەزاوە دەوترێت بڕیارەکانی دادگای فیدراڵی بڕیاری مطلقن
شایانی تانە لێدانیش نین پێویستە کۆی دام و دەستگا حکومیەکان و کۆی گشتی پێوەی پابند بن ئەمە کافی نییە بۆ ئەوەی کە دادگای فێدراڵی بڕیارەکانی لەسەر و دادگای پێداچوونەوەیە نەخێر لەبەرەوەی دادگای تەمیز خۆی وەڵامی ئەمە یاوەتەوە ئەڵێ چی ئەڵێ شتێکێ نای پسپۆڕیە بەڵێ بۆ نمونە دادگای تاوان کەسێک تاوانی کوشت نەکە دادگای تاوان فەرمانی لە سێدارەدانی بۆ دەرەکە تانەدان لەکوێ لە بەردەم دادگای تەمیزە خۆ ناچێت بۆ دادگای فیدراڵی چکەوە لە پسپۆڕی دادگای فیدراڵی نیە لە پسپۆڕی دادگای تەمیزە هەموارکردنی قانون ئیشی پەرلەمانە ئیشی دادگاکان نییە ینی ئێستاکە دوو بۆ چوون دوو قوتابخانەی یاسایی دوو تێست دوو تێڕوانینی جیاواز دروست بووە دادگای فیدراڵی تێڕوانینێکی هەیە دادگای تەمیز تێڕوانینیشی و ئەمە بەڵگەیە لەسەر ئاڵۆزیەکی تازە و کێشەی بۆ حکوومەت دروست کردووە کێشەی بۆ دەسەڵاتەکان دروست کردووە ڕۆکو تۆ پرسیارت کرد بەڕێزت ئێستا فەرمانگەی خانەنشین دەستەی خانەنشینی بە قسەی کامیان بکە دادگای فیدراڵی ئەڵێ ئەوەی 30 ساڵی هەبێت و لە دادوەر بێ و هەموو خزمەتەکانی تری لە 1970 موچەی بەرێ دادگای تەمیزی ژەڵێن نەخێر ئەوە هەروەکو ئەوە وایە نەبوو بێ دادوەر ئەو دادوەرەیە کە 30 ساڵ بەڕاستەقینەی دادوەر بوو بێت بەڵام قانون خۆی چیەڵێت قانونەکە واڵێ ئەڵێ 30 ساڵ بەڵام دادگای فیدراڵی تەفسیری کردو قراری دەرکردووە لە ئەو 30 ساڵە معنای 30 ساڵی حاکمی نییە 30 ساڵی خزمەتە و کێشەکە لەسەر ئەم بڕگەیە نیە ئەم بڕگەیە ینی تەقیوەتەوە کێشەکە لەسەر ئەوەیە ئێستا دادگای تەمیز تۆمەتباری دادگای فیدراڵیەکە ئاڵێ ئێوە هەندێ بابەت بڕیاری لەسەریان کە ئیشی ئێوە نییە پسپۆڕی دادگای فیدراڵی نییە دادگای فیدراڵی ئیشەکانی جایە دادگای تەمیز ئیشەکانی جایە باشە جا کا کاوڕێ پندێکی کوردی هەیەڵێ هەر شتێ پیس بوو خۆی تێکرێ ئەگەر خۆی پیس بوو چی لێکرێ دادگای فیدراڵی و قانون یاسا دادگاکان لە ناو عێراقدا خۆیان دەوڵەت ئاراستاکەن دەسەڵاتێکی ڕەهایان هەیە لە ناو دەوڵەتە کە خۆیانم کێشیانیان هەبێت ئەبێت چۆن ماوە لەگەڵ خۆیان و لەگەڵ قانونەکان بەڵێ ئەمامان با بۆ بابەتێکی تر ئەم ململانەیە ئەم بارودۆخە دەسەڵاتی یاسادانان پەرلەمانی عێراق و سەرکردە سیاسیەکان ناچارەکە پەلکێشیانەکە کە بە زووی یاسای دادگای فیدراڵی دەربکەن و دادگایشی فیدراڵی تازە لە عێراق بژۆرەی دەستور پێک بێنن و لە بنەڕەتی سەرۆکایەتیشە پەرلەمان چکە خۆ دەزانی لە عێراقا سیستەمیشی پەرلەمانیە وەکاڵی پەرلەمانی یعنی حیزبە سیاسیەکان چ ئێمە سیستەمێکی دموکراسی پەرلەمانی قانون چێ دەریەکە پەرلەمانیش نوێنەرایەتی ئیرادەی قوارە سیاسیەکانەکە بۆیە بە باوەڕی من ئەم بارودۆخە بەم جۆرە پەلشێشی سەرکردە سیاسیەکان و قوارە سیاسیەکانەکە قانونی تازەی دادگای فیدراڵی تەواو بکەن کە وەکو باسم کرد بەهۆی ئەو بڕگەیە کە پەیوەندی بەگەلی کوردستانەوە بۆ کاتی خۆی ڕاگرت باشە بە بەردەوامی کە باز لە کێشەیەکە کرێت لە عێراقات تەنانەت ئەگەر پەیوەندیشی بە یاسا و قانونەوە هەبێ دیوێکی دیکەی خوێنەوەی بۆ دەکرێت تا چەند کاریگەری بەسەر پرسە سیاسیەکانە کاریگەری لەسەر بڕیارەکان دروستەکە ئەم ناکۆکی نێوان ئەم دوو دادگا گرنگە گەورەیە کە لە ناو عێراقا حاکمن تا چەند خوێندنەوەیەکی دیکەی بۆ دەکرێت کە ڕەنگە بابەتێکی سیاسی حیزبی سیاسی لە پشت بێ بۆ ئەم کێشانە ئاوا قۆڵ بنەوە بێگومان ڕوونە کە دادگای فیدراڵی پەیوەندی بە سیستەمی سیاسی وڵاتەکەەوە هەیە بۆ ئاگاری لە هەنێ وڵات هەروەکو دادگای سیاسی باڵاش ناوی هێنن چونکە ئەم دادگای پەیوەندی هەیە بە مەسەلەی دەستور بەس حیزبی ئەبێت جیا بکرێتەوە بەڵێ ینی کاڵین سیاسی ینی خۆی بۆ ئاگاریت لە ناو ئەو قانونی کە لە سەردەمی بریمەریش دەرچوە پەرلەمانی شەمواری کردووە بڕگەی شتایە کە ئاڵێ بێ دادگا ڕەچاوی هەلومەرجی سیاسی وڵات بکە بە بەسم دادگای فیدراڵیە نەک دادگای یاسایی چونکە ئەم دادگایە پەیوەندی بە ژیانی سیاسیەوە هەیە ئەمە پەیوەندی نییە بۆ ژن و مێردە لە یەکتری جیابنەوە دوو کەس لە شەقامێک شەڕێکیان کردووە ئەوە ڕۆم بۆ دادگای باری کەسی ڕۆم بۆ دادگای کەتن بۆ دادگای تاوان دادگای فیدراڵی پەیوەندی هەیە بە کێشە سیاسیەکانی وڵاتەکەەوە مەسەلەی بووجە کێشەی نێوان دەسەڵاتەکان دەسەڵاتی سەرۆگۆزیران دەسەڵاتی سەرۆکۆمار پەیوەندی بە سیستەمی دەستوری دەوڵەتەوە هەیە بۆیە ئەم ڕخنەی دادگای تەمیز لە دادگای فیدراڵی یەکەم جار نییە ئەوان ئەڵێن هەندێک بابەتەیە کە لە قانون ئادراوە بە ئێمە پسپۆڕی ئێمەیە دادگای فیدراڵی ئەیبینێ نابێت دادگای فیدراڵی ئەو جۆرە ئیشوکارانە کە ئیشوکاری دادگای تەمیزە دەستی وەردانی تیا کەواتە پەیوەندیە بە ململانی دەسەڵات چۆن لە بینی حکوومەت و پەرلەمانە بەردەوام جۆمان لەم باسە بێ حکوومەت پرۆژە قانونێک گەنێرێ لە پەرلەمانی گۆڕن حکوومەت دەڵێ نابێ بیگۆڕن پەرلەمانەڵێ ئێمە نوێنەری خەڵکی نەیگۆڕین بەردەوام ئەم بەریەکەوتە بینین بەڵام ئەم بەریەکەوتنیشی تازەیە کە ئێستا لە ناو ئەنجومەنی دادوەری بینین و بە تایبەتی جاریکە باسیەکەمەوە
ئەڵێ بڕیارەکەتان وکو ئەوە مردوو بێ و لەدایک نەبوو بێ ینی عیبارەتیان نووسیوە و بە تایبەتتر ئەبێ ئێمە جەخت بکەینە سەر بڕگەیەک ئەڵێ ئێوە ناتوانن قانون هەڵبۆشێنەوە کەواتە ئێستا بەپێی ئەم شیکردنەوەیە بێت جاریکە ژێڵێمەوە یاسای نەوت و گازی هەرێم هەڵاوشاوەتەوە مەسلەی لابردنی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق حەلبوسی ئەویشی شیشترە لەو بابەتانەوە تەنانەت لێدوانیشی لە هەنێ دەستگار ڕاگەاندن ناوەڵە من لەم خۆناغا ئارەزوی گەڕانەوە ناکەم چکە بڕیارەکەی دادگای تەمیز ئەگەر بکەین بە پێوەر زۆر لەو بڕیارانی کە لە دادگای فیدراڵی دەرچووە بە هەڵوەشاوە حسابە بە بڕیارەکانیشی کە سەبارەت بە هەرێمی کوردستان دایێت بە باتڵ دادەنرێ ینی ئێستا وەکو پێم وتی دوو ئاراسە دروست بووە دادگای تەمیز ئەڵێ ئەو ناتوانانی قانون هەڵبۆشێنیتەوە باشە دادگای فیدراڵی قانونی هەڵۆشانەوە نمونەمانێنایەوە وەریە ئێڵێ وەکو ئەوە ئەو بڕیارانە کە لە چوارچێوەیەکی یاسایی دەرنەچوون وەکوە هیچ ئەنجامیشی نەبێ و بە مردووی لەدایک بوو بێ کەواتە یعنی ئەو قانونن لە ناو نەچوە قانونە ماوە یعنی ئێستا دەرگایە کراوەتەوە بۆ ئاڵۆزیەک کە نازانین ئیش بە کامیان بکەین بەڵام جارێکی تر ڕەوایەتی شەرعیەتی بۆ کۆمەڵی قانون ژێڕاوەتەوە کە ئەتوانرێ ئەمە بکرێ بە بنچینەی گفتوگۆیەکی تازە باشە بەپێی ئەم بمکردوانی جەناب ئەم زانیاریانی جەناب بێ ئێستا کێشەکە زۆر لەوە قوڵترە لە نێوان دوو دادگایە ببیدێتەوە بەڵکو پەیوەندی هەیە بە بڕیارە یاسایی و سیاسیانی کە لە سەبارەت بە هەرێمی کوردستانیش دراون بەنمونە پرسی بە ئەلیکترۆنیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە چەند مانگێکە کێشە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست بووە ئەچێتە ئەو چوارچێەوە کە ئەمەش بە باتڵ و بە بەتاڵدا بنرێت ئەوەی یاسای نەوت و گازەکە چکە خۆ دەزانی ئەم کێشانی موچەکان کە دوایی بەرەو تەوتین ڕۆیشت پەیوەندی هەبوو بە بڕیاریشی پێشووی دادگا کە یاسای نەوت و گازی هەڵۆشانەوە ئیتە هەرێمی کوردستان ناتوانێت نەوت دەربێنێ و بیفرۆشێت تاگلایەنە و ئەو کاتە حکوومەتی هەرێمی تە فرۆشتنی نەوتی نەما داهاتی ناوخۆشی نەما مەعاشی پێ نەیرە بە ناچاری دادگای فیدراڵی قەراری تەوتینی موچەیە کە تۆ نێڵی نەوت بفرۆشێ و خۆشی داهاتی نەبێ ئەی چۆن موچەدا بشکرێ بێگومان ئەو بڕیاریان دەکە بەڵام ئەو بڕیارەژەوە تا ئێستا کێشەی دروست کردووە لە بینی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان دەربارەی کەلیمەی باڵێ ینی سەرۆشی ئەنجومەنی دادوەری لە عێراقا بچوونێکی جیاوازتێ ڕوانینێکی جیاوازی هەیە دەربارەی ئیشوکاری دادگاکە و ئاراستەی بڕیار دەرکردن ئەوان ناشارنەوە لە دقەکەی بڕیارەکەشانە نووسیبیانە کە گۆڕینی قانون ئیشی پەرلەمانە ئیشی دادگاکان نییە کە ئەمە خۆی بینێتەوە لە مەسلەی موچە و نەوت و گاز و تەنان قانونی هەڵبژاردنیش واگاداریت کاگاوڕانی ئێستا لە عێراقدا پەرلەمانی عێراق سەرۆکێکی کاربەڕێکەری هەیە هێشتا ساڵۆزیشی تر دروست پێی ئەو دادگای تەمیز بێ سەرۆکی پێشوەتوانێت بگەڕێتەوە ینی بڕیارەکەی دادگای تەمیز زۆر ڕوونە بۆ ئاگاری دەرگای کێشەیەشی کردوێتەوە کاڵم دەرگای کێشەیەشی کردوێتەوە ینی بە پێی ئەو بڕیارە بە یاسای نەوت و گازی هەرێم هەڵەوەشاوەتەوە بە پێی ئەو بڕیارە بە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە کۆمەڵێ مادەی ڕەتکراوەتەوە ئیشی ئەوان نییە دادگای تەمیز واڵێ ئەڵێ ئێوە بۆتان نییە قانون هەڵبۆشێنەوە ینی ئێوە ئیشی ئێوە نییە قانون هەڵبۆشێن و ئیشی پەرلەمانە باشە دەرگای بۆ کێشەیەکی تریش کردوێتەوە کە دەسەڵاتەکانی ئەنجومەنی دادوەری و دەسەڵاتەکانی دادگای فیدراڵی ئەمانش خۆی بۆ خۆیان کێشەیەک دروستەکەن ڕەنگە بە بۆشایی بمێنێتەوە ئەمانە چۆن چارەسەرە بن کاگاوڕە چه چارەسەری ئەکا باسم کردوتمە بێ پەرلەمان قانونی تازەی دادگای فیدراڵی دەرکە ئەمە یەک دووش دادگای فیدراڵیش لە دەرکردنی بڕیارەکانیە هەموو ڕەهەندەکانی ململانێکە ببینێ و ئەگەر تێبینی بکەی دادگای فیدراڵی پێشوو کە بەڕێز دادوار مەدحەت مەحموود ئەیبرد بەڕێوە دادگاکە لای خەڵک نەناسرا بوو بۆچی لەبەرەوەی ئەوان بڕیارەکانیان زیاتر بڕیاری تەوافقی بوو بڕیاریشان دەرناکرد کە لە 100% بەدڵی لایەنێک بێ و لە 100% دژی لایەنێکی تر بێ شەقام کا بە دوو بەشەوە گەر تۆ تێبینی بکە ئێستا لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە دادگای فیدراڵی کۆمەڵێ بڕیاری ئجگار گەورەی دەرکردووە کە شەقامی کردووە بە دوو بەشەوە وەرمونە لابردنی سەرۆکی پەرلەمانی عێراق کۆمەڵێ لایەن بە تەواوەتی پێشوازیانەکەی و کۆمەڵێ لایەن بە تەواوەتی دڵشکاوی و بێزاری و نیگەرانی خۆیان دەرەبڕی یاسای نەوت و گازی هەرێم کۆمەڵە لایەن پێشوازیەکە لە بەرامبەر حکوومەتی هەرێم بە تەواوەتی نیگەرانە وەتە بڕیارەکانی لە بینی ڕەش و سپیا یا ڕەش یا سپی دادگای پێشوو وانە بوو دادگای پێشوو بڕیارەکانی تا ڕادەیەک مامناوەندی بوو بڕیارێک نەبوو کە شەقام کا بە دوو بەشەوە بڕیاریشی تەوافقی بوو ئەگە دادگای فیدراڵی لە بڕیارەکانی بگەڕێتەوە بۆ تەوافق پێم وایە ئەو فشاری لەسەری هەیە لاچێ بەڵام ئەگە بەردەوام بێ لەسەر ئەم نەریتەی ئێستەی کە
ڕێڕەوی دادگاکەی گرتووە هەر خودی ئەنجومەنی دادوەری کە دادگای تەمیزە ئەوە تا هاواری لێ هەڵسا و نیگەرانەکانی دەربڕی. باشە لە کێشمەکێشمی نێوان ئەم دوو دادگایە دەستوریەتە پێشەوە هەر یەکیان دەگەڕێنەوە بۆ دەستور بە جۆرێک لە جۆرەکان ئانی چاوەڕێکرێت کە دەستوری عراقیش کێشەیەک ناهاوسنگێکی تێدا بێ لە ڕووی یاسایی و نیشانی پرسیاری لەسەر بێت. ئەم خولە ناخولی پێشوو لە پەرلەمانی عێراق لیژنەیە دروست بوو بۆ هەموارکردنی هەندێک بڕگەی دەستور، بەڵام بەڕاستی بە هیمەتی کورد ئەو لیژنەیە کارەکانی ڕاوەستا. بۆچی؟ بێگومان دەستور کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە هەنێک کێشەی تیا دەرەکەوێت و ئێمە ئێستا هەندێک مادی دەستوری هەیە کە پەیوەندی بە سیستەمی دەوڵەتەوە کێشەی تیا هەیە، بەڵام کە تۆ دەرگای گۆڕینی دەستورەکەیتەوە پەلی کێشێ بۆ کۆمەڵێ بابەتی تر ڕەنگە پەل کێشێ بۆ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بۆیە ئەو دەرگایان داخست. ئەگەر ئەو چەند کەم و کورتێش لە دەستورە هەبێ باشترە لەوەی ئێمە دەرگای گۆڕینی دەستور بکەینەوە و پەل کێشێ بۆ ئەوەی کە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان کەم بکەنەوە. مەترسیەکە بوو لەسەر ئەو مەسەلەیە بۆیە ئەو بابەتی هەموارکردن و گۆڕینیان ڕاگرت. باشە مەترسیەکە لەلایەک بەڵام خۆی خودی دەستور کێشەیەکی هەیە لە ڕووی دابشکردنی ئەم دەسەڵاتان لە نێوان بەڵێ بێگومان نەکەرەوە بۆ نمونە ئێستا تۆ وەکو پرسیاری تۆ کردە کە ئەمە ڕوویاچی ڕۆیان لە دەستورە ئەمە باس نەکراوە. بۆ نمونە لە دەستورە باسی حکوومەتی کاربڕێکەر نەکراوە، بۆ نمونە لە دەستورە باسی ئەوە نەکراوە کە زۆر بابەتەیە کە ئاڵۆزن باز نەکراوە و ئەمە شتێکی ئاساییشە بێ ئەو ڕاستیش بڵین. مەرج نییە دەستوری هیچ وڵاتێک هەموو شتێکی باس کرد بێ، دەستوری هەموو وڵاتێک پێشببینی هەموو شتێکی کرد بێ، بەڵکو ئەمە جێهێڵراوە بۆ دەسەڵاتی یاسادانان، جێهێڵراوە بۆ حکوومەتەکان کە لێک تێگەیشتن بکەن. ئەم ئاڵۆزەی ئێستا هاتوتە پێشەوە لە بەرگێکی دەستوریا دەرەکەوێت، بەڵام ئاڵۆزیەکی سیاسیە بەرگێشی دەستوری وەرگرتووە. ئەژینە بۆچی جاران ئەم شتانە ئاو بە شێوەیەکی زەق دەرنەیەکەوت. بۆیە من بەش بە حاڵی خۆم وابینم کە دوو ڕێگەمان لە بەردەمایە، یا دادگای فیدراڵی لە پەیامەکە ئەگا وەگەر تێبینی بکەیت ئەو ڕۆژەی کە کورسی کۆتا گەڕایەوە دادگای فیدراڵی لە دانیشت نابوو، دادگای تەمیزیش لە دانیشت نابوو، هەر لەسەر هەمان بابەت. دادگای فیدراڵی فریانەکە و بڕیارەکەی بنووسێت دادگای تەمیز وتیەوە 5 کورسی گەڕایەوە. دادگای فیدراڵی چی بکردایە؟ ناچار هەستاوتیەوە ئێمە لەبەرەوەی دادگای تەمیز بڕیارەکەی دەرکردووە ئەوەی ئەوان پەسەند دەکەین و ئیتر بڕیارمانە لەسەر ئەم داوایە بەردەوام نەبین لەبەرەوەی هیچ ئاکامیشی نابێت کە بڕیاری لێیراوە. ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە نیشانی ئەوەی کە دادگای فیدراڵی ئەوێت ئەو بەریە کەوتنە، ینی ئەو هێرشەی کە ڕوبەڕووی بۆتەوە لەلایەن ئەنجومەنی دادوەریەوەیە، نەک ینی لەلایەن خۆیەوە نییە، بەڵکو خۆی هەڵوێستێکی هەیە لایەن کارکتەرەکانەوە. بەڵێ لە نێوان سەرۆشی ئەنجومەنی دادوەری و سەرۆشی دادگای فیدراڵیە، ینی ئەمەش دەوری خۆی هەیە. بۆیە من وابینم کە دادگای فیدراڵی ڕێڕەوەکەی ئاراستەی قەرار دەرکردنەکەی بگۆڕێت. باشە جا کاکاوڕێ بەدەر لەوەی کە ئەم کێشەی ئیسە سەری هەڵداوە عێراق فراغی قانونی دیکەی هەیە، کێشەی قانونی دیکەی هەیە کە قانونی گرنگن، یاسای گرنگن، بۆ نمونە تا ئێستا ڕەشنووسی نەوت و غاز نییە. کۆمپانیا بیانەکانی هەرێمی کوردستان تا ئێستا چاوەڕێن کە حکوومەتی عراقی بڕیارێک لەباری دەستپێکردنەوە هەناردەکردنەوەی نوێ هەرێمی کوردستان بدرێت و تورکیا بە هەمان شێوە وەکو لەسەر ئاستی دەوڵەتیش حکوومەتی عراقیەوەی کە خۆیڵێ ئەوانش بە هەمان شێوە چاوەڕێن. ڕەشنووسی نەوت و غاز نەنووسراوەتەوە. ئەم کێشانی ئێستا هەیە کاریگەری دەبێت لەسەر دروست لەسەر تەخیر بوون و دواکەوتنی نووسینەوەی دەستوری تایبەت بە نووس و غاز یاسای نەوت و غاز. بە باوەڕی من ئەم بڕیارەی دادگای تەمیز دەرگا کاتەوە بۆی جارێکی تر لە دادگای فیدراڵی بڕیارێکی تر دەربچێت لەسەر مەسەلەی نەوت و گازی هەرێم. چۆن دادگای فیدراڵی ماوەی پێشوو بڕیاری دەرکرد هەموو کورسی کۆتاکانی ڕەت کردەوە، هەر 11ەکەی لابرد، بەڵامەوە تا 5 کورسی گەڕایەوە، واتە پاشگەزبوونەوەیەک ڕوویە. پێشببینی ئەکرێ لە بەرامبەر ئەم فشارانەوە ئەم بارودۆخی ڕوویاوە، چکە ئێستا بابەتەکە بە تەواوەتی داخراوە، قفڕ بووە. هەرێم ڕازی نییە بۆ مەرجانی کە چالاشی نەوتی بە تەواوەتی سنترال بێ، مرکزی بێ، و لە ڕاستیشا بۆ ئاگاریتانە دەستوری عێراقا چالاشی نەوتی چالاشیشی سنترال نییە، مرکزی نییە، هاوبەشە لە بینی هەرێم و لە بینی حکوومەتی فیدراڵەوەی پەیوەندی بە هەرێمەکانەوە هەیە. داهاتەکەی مرکزیە، بەڵام چالاشیەکە چالاشیشی هاوبەشە و بە تایبەت ئەو شەڵگە نەوتیانەی کە پێش ساڵی 2023 کە ڕوخانی ڕژێمی پێشوە لە بندەسی حکوومەتی هەرێم بوون، ئەمە بەڕوونی لە دەستور نووسراوە. باشە بەدەر لەم کێشانەی کە تایبەتە بە دادگای پێداچوونەوە و دادگای فیدراڵی، عێراق پێویستی بەوەیە کە کۆکردنەوەیەکی گشتگیر لە نێوان
پرسە تایبەتەکانی بە هەرێمی کوردستان و لە نێوان ناوەندا بکرێ. ئەم کێشانە چۆن چارەسەر دەبێت چونکە پەیوەندی هەیە بە دادگای فدراڵیەوە پەیوەندی بە یاساوە هەیە کۆمەڵێکیان ئەمانەش لەگەڵ سەروبەندی کێشەکانی نێوان دادگای پێداچوونەوە دادگای فدراڵیە دەکەونە کاتێکی دواتر بۆ چارەسەرکردنیان. ئێمە ئێستا زۆرمان نەماوە بۆ هەڵبژاردننی فیدراڵی ساڵێک و چەند مانجێکمان ماوە و ئێستا هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە سەرۆشی تازەی پەرلەمان دابنرێت کە بە کێشەی گەورەیە تێپەڕیوە هەوڵەکان بۆ ئەوەیە ئەو خشتەی داهات و خەرجیەکانی بودجە پەسەند بکرێ. ئەمە دوو بابەتی ئێجگار گرنگن. بابەتی یاسای نەوت و گاز بابەتیشی گرنگە بەڵام وەکو باسمان کرد هەتا بڕیاریشی تازە لە دادگای فیدراڵیەوە دەرنەچێت وا پێ ناچێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ لەم قۆناغەیە و بەبێ هەرێمی کوردستانیش یاسای نەوت و گاز دەرناچێت و پێویستی بە زەمینەیەکی سیاسی تازە هەیە. ئێستا ڕیزبەندیەکە ئاوایە چارەسەرکردنی کێشەی موچە لە پێش مەسەلەی یاسای نەوت و گازەوەی لە بینی بەخاو هەولێر و پەسەندکردنی خشتەکانی بودجە و هەروە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆشی پەرلەمان. ئەم سێ بابەتە ئێستا سێ بابەت لە سەری سەرەوەن. یاسای نەوت و گاز کە هیچ دەقێکمان نییە ڕژنووسێکمان نیە کاتی خۆی ڕژنووسێکە بوو فرامۆش کرا کەس پێی رازی نەبوو بۆیە ئێسەوا هەز ناکەم هیچ گرنگجیەک بۆ ئەم مەسەلەیە هەبێ لەم خولەیە. باش یەک پرسیارم لات نەچێ ئەو تانەی کە درابوو لە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەمدا ئەمانیش دەچێتە نێو ئەو چوارشێوەیە کە دادگای فێدراڵی پێداچوونەوە بڕیار و دەسەڵاتەکانی بکەن کێشی کە ئێستا هەیە. منوکو باسم کرد بە ڕێگایەک لە ڕێگاکان دادگای فیدراڵی توانای هەیە بڕیاری تازە دەربکات کە ئەو بڕیارە تازانە بەرەو ڕێڕەویشی تازە و ببە. ینی بۆ نمونە ئەگەر بڕیاریشی تازە هەبێت وەکو ئەوەی کە لە دەستور چالاکیەکە بکا بە هاوبەش ئەوە بێ بەبناغە بۆ ئەوەی کە یاسایشی نەوت و گازی تەوافقی دەربچێ. بەزەگەر ئێستا بەپی ئەو بڕیاری پێشووی دادگای فیدراڵی بە یاسای نەوت و گاز هەموو چالاکیشی نەوتی لەسەر تاپای پارێزگا و هەرێمەکان کردووە بە ناوەندی سنترال و ئەمە هەرێمەکان و پارێزگاکان پێ رازی نین و لە ئەنجامە لایەک رازیە و لایەک رازی نییە کەواتە لە ئەنجامە ناتوان دەنگانی لەسەر بکەن. باش دوا پرسیارم سەبارەت بە هەڵبژاردنەکانە بێت. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ڕێیە دوا دەکەوێت بۆی ئەو کێشەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە بەڵام دوجار دەشگەڕێنەوە بۆ کۆمیسیۆن و دادگای فدراڵی سەبارەت بە نوێترین بڕیارەکانیان. هەڵبژاردن لەکوێی کێشە ئەمانە پرسی گرنگن لەوانەیە بە بچووکی سیر بکرێت هەڵبژاردنە چییە لە نێوان ئەم کێشەی لە نێوان دادگای فدراڵی دادگای پێداچوونەوە بەڵام کاچیتە ناوەڕۆکەکەیەوە گرنگە هەڵبژاردن پرۆسێکی دیموکراسیە بۆ هەرێمی کوردستان گرنگە ئەبێتە کێشەیەک بۆی کە هەڵبژاردن دوا بکەوێت. نەخێر ئەمێنێتەوە هەڵبژاردن ئەمێنێتەوە سەر ئیرادەی سیاسی بەبێ یەکێتی ناکرێت بەبێ پارتیش ناکرێت. پێشتر پارتی بایکۆتی کرد بۆ پارتی دموکرات بۆ مەسلەی کۆتا و چەند بابەتیش ترەوە ئێستا دادگای فیدراڵی کورسی کۆتای ژەڕاوەتەوە و تەمەنی کۆمیسیۆنیش درێژ کراوەتەوە تا ساڵی 2025 سەرەتای مانگیەشی ساڵی 2005 کەواتە ئێستا کۆمیسیۆنمان هەیە کورسی کۆتا گەڕاوەتەوە زیاد لە 6 ملیارد دینار لەلایەن حکوومەتی فیدراڵەوە دراوە بۆ کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئێستا چاوەڕێی ئەوە سەرۆی شێرێم ڕۆژێکی تازە دابنێ و لە دوای ئەوە دەرگای خۆپاڵاوتن جارێکی تر ئەکرێتەوە بۆ ئەوەی کە پرۆسەکە بڕاتە پێشەوە. توانین بڵین ئێستا هۆیەک پاساوێک نییە بۆی لایەنێکی سیاسی بایکۆتی بکە و ئەگەر بایکۆتی بکە ئەوە مێنێتەوە سەر بڕیاری تایبەتی خۆی لەبەرەوەی کە لۆژیکێک پاساوێک شک نابێ بۆی بڵێ من بەشداری ناکەم کۆتا ئێوە پێنج کورسی کۆتا گەڕاوەتەوە. بەڵێ من زۆر سپاسی ئامادەبوون جەنابتەکەم کاک هاوڕێ بەڕێز هاوڕێ تۆفیق وەکو یاساناسێک لێرە ئامادەی و سپاس بۆ زانیاری و گفتوگۆکان.